بەڵێ بەڕێزان وەک ئاماژەمان پێکرد لە تەوەری دووەمی بەرنامەکەدا لەبارەی ڕۆژی یەکی ئایار کە ڕۆژی جیهانی کرێکارانە گفتوگۆ دەکەین و لەگەڵ دوو میوانمان کە پیشیان کرێکارە لە ئەستۆدیۆ لەگەڵمان ئامادەن لەبارەی گوزەرانی ئێستای کرێکارانی هەرێمی کوردستان و پرسی بێکاری و قەیرانی داراییەوە گفتوگۆ دەکەین بۆ مەبەستەش میوانداری بەڕێزان پێشڕەو محەممەد کە پیشەی کرێکارە هەروەها ئەکرم نادر کە هەروە ئەویش پیشەی کرێکارە میواندارن لە ئێمە بەخێر بن. کاکەژۆ بەخێربێ بەخێربن کاریشتان پیرۆز بێ زۆر سپاس. ئەگەر وتیەکان هەبێ پێشەکێتوان وەکو ڕۆژیەکی ئایار وەکو پەیامێکی خۆتان بە تایبەتی بیگەێنن فەرموو. سەرەتا منەمێ هەر لەم بەیانی یەکی ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکار ڕۆژی ناڕەزایەتی هەڵبەتە چینی کرێکار بە ڕووی جۆروستەمی سیستەمی چینایەتیە لەسەر جەم کرێکارانی کوردستان و جیهان پیرۆزەکەم و هیوادارم یەکی ڕۆژی بەرخۆدان و ڕێکخراوبوونی چینی کرێکار بێ. ئەمێ ئەوش پشتڕاستکەمەوە کە ئێمە هەڵسوڕایی بزوتنەوەی کرێکارین چ جای ئەوەی کە خەڵکانێکین لە جێگەی کارۆوانە کارەکەین نێمەش. کاک پێشڕەو فەرموو تۆ ئەگەر شتێکت هەیە. لە ڕۆژی یەکی ئایارە پیرۆزبایی لە کرێکارانی سەرجەم جیهان ئەەکەم. هیواداریم ئەم پێویستە سەرەتاوەش بڵم کە مانگرتنی کرێکاران لە سەرتاسەری جیهانە هەر لە ڕابردووە تا ئەمڕۆ بنەمای دیموکراسی زۆربەی وڵاتان بەهۆی یەکێتیە کرێکاریەکانەوە دامەزراوە کە بەداخەوە لە سەرتاسەری جیهانە هەموو ئەمانە ون کراوە، هەموو ئەمانە ڕەچاو نەکراوە و فەرامۆش کراوە. هەروەکو هاوڕێیەکەم ئاماژەی پێدا ئێمە هەر یەکێکمان لە ئاسی خۆمانەوە هەڵسوڕا و چالاگوانی بزوتنەوەی کرێکارین زیاتر لەو بارەیە کار ئەەکەین و لە شوێنی کارەکانیشماندا هەروەکو هەر کەسێکی تر لە ناو کەرتی گشتیە کە کار دەکەین ئێمە کرێکارانی کەرتی گشتین بە تایبەت من کە کرێکاری کەرتی خوێندنی باڵام مۆزەفی خوێندنی باڵام و بەڵام لە بواری وشیاری چینایەتی و بزوتنەوەی کرێکاریە کار دەکەین. کاک ئەکرەم ئەگەر بکرێت باسی ڕۆڵ و ئەزمموی خۆتانم بۆ بکەی لە پیشەکەتانداوە بەڕێستان وەکو هەڵسوڕایکی بزوتنەوەی کرێکاری تا چەند لە پیشەکەتان ڕازین و ئەزمموی چەند ساڵتان هەیە پیشەکەتان. ڕاستەکەی گەر بچینەوە سەرەوەی کە چەندێک کرێکار ئەمڕۆ بە پێی ئەو کۆمەڵگەی کە دابەش بووە هەڵبەتە اختیاری ئینسان لە هیچ شتێکانیە تاوەکو اختیاری هەبێت لە کارکردنەکەشیە. کارکردن ئەمڕۆ بۆ بژێوی ژیانە هیچی کە بۆ خەڵکی کرێکار و زەحمەکێش ئەو کارەی ئیکا تەنها بۆ تێرکردنی بژێوی ڕۆژانەیەتی وە دەوێت هێزی کارەکەی بفرۆشێتەوە بە کەسێکی کە ئێمەش هەر لەم مەجالانەیە وەکو هەر ئینسانێکی کە دەستمان بردو بۆ هەر کارێک کە بتوانێت ئەم پێداویستی ژیانمان دابین کە ئەگەر بڵێم ڕاستی هیچ خۆشحاڵ نین بەو شێوازی کە دەستبەری بۆ کارێک کە لە ئەسڵا هەڵبژاردەی تۆ نەبوو بۆی کە بەشێک بێت لە بەهرەکانی کە لە ژیانی توایە. خۆشمان زای نیزامی چینایەتی نیزامێکە کە ئینسان لەسەر ئەساسی ئەوە کاری پێیان نەکردووە کە تواناکانی چیە هەلی یەکسانیش بۆ ئینسانەکان نییە تاوەکو بزانین لە چ بوارێکە توانامان هەیەوە بیخەی نەگەر. ئەمە ژێکێکە لەو مەشاکیلانەی کە ڕۆژانە هەموو ئینسانێکی کارگەر یا کرێکار لە شوێنی کارەکانە بەدەستیەوە ئەناڵێنێ یاخود جەروستەمی چ جای ئەوەی کە ئەو شتە اختیاری خۆی نییە جەروستەمی خاوەنکار و یا ئەو کۆمپانیانەی لەلایەن ئیشەکە ئەمانشی بەسەرەوە کەڵەکە بووە. ئەتوانم بڵم تەنها یەکی ئایاریشە ڕاستیەکەی کە کرێکاران ناڕەزاتی خۆیان لە بەرامبەر ئەو جۆرە لە هەڵاواردن و جیاوازیەکانیان کە ئەو هەڵبژاردنیان نییە لەو ڕۆژەیە تووڕێی خۆیان دەرەبڕن یان ناڕەحەتی خۆیان دەرەبڕن ئەگەرچی لەسەر ئاستی جیهانە بە ڕۆژی جەژن ناسراوە بەڵام وەکو هەر ڕۆژێکی تر بۆ خەڵکی کرێکار و زەحمەکێش پێموانی ئەو ڕۆژە ڕۆژی هەلهەلیان و هەڵپەرچی و ئەو شتانەوێ بگرە بە پێچەوانەوە ڕۆژی دەربڕینی خەموو ناڕەزایەتیەکانە. بەڵێ کاک پێشڕەو بێمە لای جەنابەت بەڕێستان وەک هەڵسوڕایکی بزوتنەوەی کرێکاری دۆخی و باری گوزەرانی ئێستای کرێکاران چۆنە بینیت تا چەند ئێوە لە نزیکەوە ئاگاتان لەوەیە کە بار و گوزەرانی کرێکاران لەم دۆخ و قەیراناوی هەرێمی کوردستاندا چییە؟ ئەگەر باسی بارودۆخی کرێکاران بکەین ڕاستیدا بارودۆخی خراپی کرێکاران بەستراوەتەوە بە بارودۆخێکی جیهانیەوە بە تەنها ڕەبتی بە کوردستانەوە نییە
لە سەرتاسەری دنیادا کرێکاران ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە چەسانەوەدان ڕۆژ بە ڕۆژ زیاتر جەوروستەمیان لێ دەکرێت ڕۆژ بە ڕۆژ زیاتر سەرمایەکانیان دەبردرێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر باجیان دەخرێتە سەر بەڵام ئەگەر بینە سەر کوردستان بە دیاری کراوی هەرگیز بارودۆخی چینی کرێکار لە کوردستانە باش نەبووە. بۆچی ماگەڕین دەگەڕ کۆمەلگای کوردی کە لەگەڵ دروستبوونی هەتا دوای ڕاپەڕینیشەوە کۆمەلگایەکی چینایەتی بووە بۆرژوازی لە وڵاتە خۆمان کە ئەزانین بۆرژوازی چۆن مامەڵە لەگەڵ چینی کرێکار دەکات چۆن هێزی کاری دەکڕێت چۆن هەموو قورسایی لە هەر لە باجی بچووکەوە بیگرە تا باجی گەورە دەیخاتە سەر کرێکاران هەموو قەیرانەکان بە قەیرانەکانی خۆی کورتێنانەکانی خۆی لەسەر ژیانی کرێکاران و ستەم لێکراوان و چەوسێنراوان قەرەبوو دەکاتەوە ئەم دوایانش کە قەیرانی ئەم دوایانەی سەرمایه‌داری سەری هەڵدا بە دیاریکراوی لە 2011 قەیرانەکان سەرتاسەری دنیای گرتەوە زیاتر بارودۆخی چینی کرێکار لە سەرتاسەری جیهانە تێکچوو کاتی کار بەرز کرایەوە کرێی کار کەم کرایەوە ئەمە کوردستانیشی گرتەوە هەروەکو ئەوەی بەڕاشکاوی سیستمی سەرمایه‌داری لە سەرتاسەری دنیا پێمان بڵێ ئێمە هەڵەمان کرد ئێوە پێویستە باجەکەی بن کە بەڕاستی کرێکاران بە درێژایی مێژوو نەک نەبوونەتە هۆکاری قەیرانی سیستەم بەڵکو ئەمە چاوچنۆکی سیستەمە لە بەرزکردنەوەی سیستمی سەرمایه‌داری لە بەرزکردنەوەی قازانجا هەمیشە بووەتە هۆکاری قەیرانەکان و جەنگە نێودەوڵەتیەکان لەسەر ئاسی دنیادا هەروەها هەموو مەینەتیەکانیشی ڕوبەڕووی چینی کرێکار کردوەوە تەنانەت خۆی نەک زیانی نەکردووە بەڵکو ئەگەر بڵێن بڕێک لە ڕێژەی قازانجی دابەزیوە هەموو ئەم مەیدەتانەی بە دوای خۆیان هێناوێتی هەموو ئەم جنگانەی بە دوای خۆیدا هێناوێتی بەهۆی ئەم دابەزینی بڕێکی کەمی قازانجی بووە بەڵام ژیانی کرێکارانی یەکجار وێرانتر کردووە ئەمڕۆ لە کوردستانیشە کرێکاران لە بارودۆخێکی زۆر خراپدان هیچ بنەفت و هیچ بیمەیەکیان نییە ئەمنیەت و ئاسایشی کاریان نییە شوێنی کاریان لە مەترسیدایە کرێکار دەمرێ هیچ کەسێک لە شوێن بەهۆی بارودۆخی خراپی شوێنی کارەکەیەوە کرێکار دەمرێت هیچ ئامادەکاریەکی بۆ نەکراوەتە ئەم شوێنە مەترسیە لەبەر تێچوونی بەرەمهێنان لەم ناوچێ لەم شوێنەدا کە زیادبوونی تێچوونی بەرەمهێنان ئامادە نین تەنانەت ئاسایشی کار بۆ کرێکاران دابینکەن هەروەها لە دەرکردنی کرێکارانە لەسەر کارەکانیان هیچ هێزێک نییە تەنانەت پشتیوانیان لێ بکات تەنانەت بڵێت ئێوە خاوەنکارەکان مافی دەرکردنی کرێکارانتان نیە مامەڵە بە ژیان و بە کەرامەتی کرێکاران و کارکەرانی ئەم وڵاتەوە ئەکرێ بە ئارزووی خۆیان کرێکاردا ئەمەزرێنن کرێکار ئەخەنە دەرەوە لە بچووکترین ناڕزایەتی تەنانەت لەلایەن کرێکارانەوە هەڕەشەی دەرکردنیان لێ دەکرێت کرێکاران دەمکوت کراون لەم وڵاتە قسە نەکەن مەترسیان لەسەرەکە تەنانەت باسی بچووکترین مافە سەرەتاییەکانی خۆشیان بکەن. ئەگەڕێم وڵات کاک پێژەوە کاگە کرەمەگەر بۆمان باسکەی گرنگترین کێشەکانی کرێکاران لە ئێستاە چییە؟ ڕاستەکەی کێشەکان ئەمەنە زۆرە لە وڵاتێکە بۆ نمونە هەر بەپێ و ئامارانی لە تەلەڤیزیۆنەکانەوە پەخشەکرێت 620,000 کەس لە ماوەی ڕابردووە دەرکراوە لە بێنە بەر چاوی خۆت 620,000 کەس لە شوێنێکە کە بەقەدەر گەڕێکێکی لەوانێ قاهیرە بێ یاسین بێ کە 4 ملیۆنە 620,000 کەس لە کاری دەربکرێ بێجگەل لەو ژمارە زۆری گەنجان و لاوانی ئەم وڵاتە کە لە خریجی جامیعەکان و کاریان دەستناکە و جاران بە خێزانەکانیان و ئەمانە گەر هەر ژمارەی هەرێکی چامکی بە ئەمەم ئاماران لەم شوانە لە تەلەڤیزیۆنی ڕوودا و لە تەنها لە کوردستان ئەوەی کە گوێم لێ بوو هیچێک لە بەرپرسانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خۆی ئەوە ڕاگەیان کە لە 1939 خەڵک ئەمڕۆ ڕێژەی بێکاری لە 1939 واتە هێزی کاری ئەم وڵاتە لە بەرامبەر هەڕەشەیەکی زۆر گەورەیە و بە هەدەردانایە خۆشمان نەزانین پێشتریش ئەم دەسەڵاتە هیچ کارێکی نەکردو بۆ خاتری ئەوەی کە کارگەکان دامەزرێن ژێرخانی ئابووری وڵاتە ببژێنێتەوە خەڵک دەستی گیر بێ لە بژێویەکی ژیان و بتوانێت ژیانی خۆی دابینکە لە هەلومەرجێکی ئاوهایە تۆ بێنە بەرچاوی خۆت خەڵک ئەبێت چۆنی بژی ئەبێت چی مەعزەلە نەبێت لە بەردەمیان بە بڕای من ئەگەر کار هەبواە ئەو کاتە دەبواە باسی ئەو
مام کردە کە خەڵک لە شوێنی کارەکەیان چۆنی چەند سەعات کارە باتە سەر. ئیمڕۆ لە کوردستانە بە دەرەجەیە گەیشتووە خەڵکێک هەیە ئەمن تااقەت پرۆچێن کاری پێکرێت کە سەر و 8 سەعات کە ستانداردی جیهانیە کە 12-15 سەعاتیش خەڵک هەیە کارەکە خەڵکیی واشەیە بەیانیان لە مایانی کرێکارەکانەوە سێت 10 سەعاتیش چاوەڕوان نەکاڵێ بەشێکم پاروێ نانی ئەمڕۆ بەرمەوە بۆ ماڵ و مناڵەکەم ئەوەشی دەست ناکەوێت لە هەلومەرجی ئەم وەزعانەشە لە 25 ساڵی ڕابردووە کە شتێک هەبوو بێ بۆ کرێکاران ئەوش یاسای کار بووە لە هەر کۆمەڵگەیەکە یاسای کار نەبێ جەنگەڵێکی بە پێی هەموو ستانداردی ئەوە جەنگەڵە هیچی کە نییە لە کوردستانە ئەوەش هەتا خۆی سیستمی سەرمایهداری کۆمەڵی یاسا و ڕێسای خۆی هەیە بۆ ئەو جەنگەڵی بۆ ڕێخستنی دای ئەنێ بەڵام لە کوردستانە ئەمەش نەهاتۆتە بەرهەم لە کاتێکا کە یاسای کاری ژەبێ ئەبێ یاسایەک هەبێلانی کەم ئازادی ڕێکخراوبوونی کرێکار بە ڕسمی بناسیێنێ کە ئەمە یەکێکە لەو بەندانەی کەم جارنامەی گردردونی مافی مرۆڤیش و هەروەها لەم لاشەوە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی دانی پیاناوە عێراق بە گشتی وە کوردستانیش بە تایبەتی هەتا ئێستام شتەی بە ڕسمی نەناسەوە لەم لاوە هاتووە سندیکاهایەکی دروست کردووە کە ئەتوانم بڵم بەرەی یەکگرتووی ئەو ئەحزابانەیە ئەگەر لە هیچ شتێکا یەکگرتوونەوە بێتن بۆ نەکبەتی چینی کرێکار ئەم بەرەی ئەحزابانە لە ناو سندیکاکانە لە بەرامبەر هەڵخەڵەتان و با بڵێن گەمژاندنی چینی کرێکارە ئەمانە یەکگرتوو بوون لە 25 ساڵی ڕابردوو ئەم 13 ساڵی ڕابردووشە ئەمە مەعزەلێکی زۆر گەورەوە چینی کرێکار کە نەهێڵن ئازادانە تعبیر لە خۆی بکە کە نێڵن ئازادانە مان بگرێ خۆپشاندام بکە ئەمانە هەمووی کێشێکی زۆر گەورن لە بەردەمی کرێکارانە ئەجا ئەم ئەزمەی اقتصادیە با بڵێن قەیرانی ئابووریەشی هاتۆتە سەر کە ژمارەیەکی زۆر بێحەد خەڵک ئەمڕۆ هەڕەشە لەسەر ژیانێتی ئەوەی کە موچەشی پێدرێ هەتا موچەکەش بە دەرەجەیەکەم کراوەتەوە کە بیرمانە پێش ئەم قەیرانە خەڵک ناچاری ئەوە بوو کە باسی لەوە کرد کە ڕێژەی کرێکەی کە پێدرێ بەرامبەر بە هەڵاوسان و گرانی بازار نییە ئەمانش بۆ بە مەعزەلەیەکی تر ئێستا حاڵی حاضر هەتا معاشی چەند مانگێکی پێ نەدراوە و بۆی کراوە کە ئەمە هەمووی پێشێلکاریە لە ڕووی ئاستی ئینسانیشەوە نەک هەر ئەوەی کە لە ڕووی چینایەتەوە کە زۆر خەتەرناکە و بێدەربەسی دەسەڵاتێکە هیچ شتێکە لە ئەستۆی بوو ئەیتوانی ئەوە بۆ خەڵک دابیمکە ئێستا بەشکەرتی تایبەتیش چاوی لە دەسەڵات کردووە و کرێکارانی خستۆتە ژێر ئەم مانگەنێن زۆر ناو شوێنی کار چارەکی بە کرێکاران یاخۆ دەریانەکە ڕۆ بگەڕێمەوە لای تۆ ئایا ژیانی داهاتوی کرێکاران چۆنە بینیت لە هەرێمی کوردستان ئەم قەیرانیم دوای ڕووی کردوتە هەرێمی کوردستان کە قەیرانێکی سەرتاسەری جیهانیە قەیرانی نەزمی سەرمایهداریە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە گواستنەوەشی بۆ ناوچە دوورە دەستەکان پێویستی بەوە بووە زۆربەی ئەم وڵاتانەی کە هێشتا سەرمایهداری وەکو بازاڕی ئازاد بە تەواوەتی نەهاتۆتە ناویانەوە بێت ئەم وڵاتانە قەرزدار کات ئەم وڵاتانە ڕوبەڕووی قەرزێکی گەورە بکاتەوە کە ئێستاش سەرسەرانی حکومەت بە خۆشحاڵیەوە بداوای وەرگرتنی قەرزەکان یەکێک مەرجەکانی ئەم سندوقەش کە قەرزەدا بە هەر یەکێک لە وڵاتەکان بە تایبەتیکردنی کەرتە گشتیەکانە هەموو خزمەت گوزارەی گشتیەکانە زیادکردنی باجە لە سەرژیانی کرێکاران نەهێشتنی خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکانە کەمکردنەوەی حکوومەتە ئەم نیوە موچەی کە ئیسا ڕووەدا ئامادەکاریە چەند ساڵێکە بۆ ئەم جۆرە بە تایبەتیکردنی کەرتە گشتیانە لە سەرەتاشەوە دەستیان پێکرد کە پێشتریش ئاماژەمان پێداوە بۆ زیادکردنی باج لەسەر هاوڵاتیان لە ئەسەسێڵ و کۆڕەکەەوە دەستیان پێکرد لێرە بە دوا خەریکن کەرتی کارەبا کەرتی ئاو کەرتی پەروەردە کەرتی تەندروستی هەموو ئەمانە ڕۆژ بە ڕۆژ لە سەرژیانی کرێکار قورسر دەبێت تە تۆک پارەت نەبێ ناتوانانی بخوێنیت پارەت نەبێ ناتوانانی زیاتر بژی پارەت نەبێ ناتوانانی کارەبات هەبێ پارەت نەبێ ناتوانانی هەناسە هەڵمژی پارەت نەبێ ناتوانانی ئاو بخۆیتەوە ئەمە ڕۆژ بە ڕۆژ ژیانی کرێکار زیاتر بەرەو هەر نەهامەتێکی گەورە بەڵکو هەموو فەرمانبەران و هەموو زەحمەتکێش و چەساوانی ئەم وڵاتە هەڕەشەی ژیانیان لەسەر لەم هەرێمەدا بەڵێ کاکەکرم بێمە لای تۆ وەک ئەزانی ڕۆژانە بەهۆی وەک دوا پرسیاریش کە ئاراستی جەنابەتیەکەم وەک ئەزانی ڕۆژانە بەهۆی شوێنی خراپی شوێنی کارەوە کرێکاران گیانە دەزەدەنێ و یاخود کەمەندامە بن ئەمە ئەگەڕێنیتەوە بۆ بێباخی حکومەت کەرتی بیناسازی و کرێکاری یاخود ئەماگەڕێنیتەوە بۆچی ڕاستەکە هەر بیناسازی نییە کە کرێکاران ئەم ساڵ
بەداخەم کە 29 کەس مردووە ئەوش ڕێژەکە دابەزیەوە لەبەر خاتریەوە نییە وەکو باسمان کە لەبەر خاتریەوە نییە دەسەڵاتداران یاخو خاوەنکارەکان ڕێوشێنیشان گرتوتە بەر بۆ کەمکردنەوەی کوشتنی کرێکاران لە سەرکار بگرە نەتیجەی ئەو قەیرانی ئابوووریە کە ژمارەی زۆر لە کرێکاران دەرکراون بە بڕوای من هەروەی شیعاری ئێمە وەکو ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کوردستان و بزوتنەوەی دژی بێکاریش هەروەها ئەومان ڕاگەیانەوە کە ئەم دەسەڵاتە هەتا داخستنی کارگەکانیش بۆ وەسیلەی کوشتنیان یعنی خەڵک ئەمڕۆ تۆ بیری لەوە بکەرەوە چەندین خەڵک هەر لە ماوەی ڕابردووە لە تاو نەبوونی خۆیان کوشت و ئەمانەش بۆ ئەژمارەکرێن خۆ بە لە باری دەرونیوانە چەندین خەڵک لە باری دەرونیەوەوانە و تووشی نەخۆشی نەفسی و ناڕەحەتی بوون نائارامی بوون ئەمانە هەرچەندێ باسکەین لەمانە ژمارەیان تەواو نابێ ڕاستەکەی ئازایەتیش لەوایە کە باز لەوە بکەین چۆنچۆنی کرێکاران ئەتوانن بەشداری بکەن لە بەڕێوەبردن و گوزەران و ژیانی خۆیانە و هەرچی زیاتر دەزواڵایی سەرمایه‌داران و هەتا ئەوەی کە خۆی بە دەوڵەت دەزانێ هەڵبەت ئەمڕۆ لە کوردستانە شتێکیش نەماوە بە ناوی دەوڵەتەوە بچی یەخەی بگریت و بڵێ وەرە ئەو کارە بکە خۆمان نەزانین ئەمان نەکردو 25 ساڵی ڕابردووش ئەم فرسەتە درابەوە لەلایەن خەڵکەوە بە بڕای من هەر تەنها ڕێگە چارێکیش بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی کرێکار و زەحمەت کێش کە ژماری زۆرینی جەماوەرەکە ئەوەیە بێ خۆمان بینە مەیدان و ناوەندەکانی کاربەهی خۆمان بزانین نەک بە تاڵانچیان و گەندەڵەکان و وەکو ئەزمموی زۆر هەیە لە ئاستی جیهانیە ئێمە ئەبێ سوود لەو ئەزمونانە بکەین کە لە ئەمریکای لاتین و با بڵین لە یۆناان و لە ئیتالیا و لە ئیسپانیا و لە زۆر شوێنی تر کرێکاران هاتوونەتە مەدان و شوێنی کارەکانیان خۆیان ئەیبن بەڕێوە هیوادارم ئەوە بکەین بە ئەڵتەرناتیڤی کرێکاری هیوادارین بەڵێ زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان پێشڕۆ محەممەد و ئەکرەم نادر کامیانی ئەم بەیانی کێنێن بوون زۆر سپاس بۆ هەسی وەژەکەین هەر